وڵا زانمان لە تەوەریە کەمی بەرنامەکەماندا باز لە گرنگیدانمان بە خوێندنەوەی قورئانی پیرۆز بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ تەرخانکردنی کاتمان بۆ ئەوەی کە ئێمە لە خزمەت قورئانی پیرۆزدا بین و لە هەمووی گرنگتر لەگەڵ خوێندنەوەی قورئانی پیرۆزدا ئەوەیە کە ئێمە تێگەشتمان هەبێت بۆ ئاەتەکانی قورئانی پیرۆز و لێیان تێبگەین و کاریان پێ بکەین. چی بکەین بۆی کە ئێمە ڕۆژانە ژیانمان بەشێکی ژیانمان ئاەتە بکەین بە خوێندنەوەی قورئانی پیرۆز وە ئەم خوێندنەوەیە و تێگەشتن لە ئاەتەکان چ کاریگەریەکی بێ هەم لەسەر دڕومان هەم لەسەر کار و کردەوەی ڕۆژانەمان. گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ڕۆستەم قورئان خوێن. مامۆستایان زۆر بەخێر بێت. مامۆستا تا چەند گرنگە ئێمە ڕۆژانە بەشێک لە کاتمان تەرخان بکەین بۆ خوێندنەوەی قورئانی پیرۆز. بسم الله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا دەستخۆشیم هەیە بۆ کەناڵی پەیام کە بەردەوام کار لەسەر کۆمەڵە بابەتێکە کە سوودی هەیە بۆ کۆمەڵگاکەمان. خۆی گەورە پاداشی بەخێرتان باتەوە. ئەکید گرینگە ئینسان کە قورئان بکات بەشێک لە ژیانی کە هەم هەڵسوکەوتی و هەم ڕفتار و گفتاری هەمی وابەستە بێ بە قورئانەوە، چونکە ئینسان بە قورئان خوێندن بەرەکە دەکەوێتە ژیانیەوە و هەم بە قورئان خوێندنە کە ئەتوانێت کاتەکانی ژیانی بە هەم هەڵسوکەوتی هەم ڕفتار و گفتاری بە باشی بەڕێوە بەرێت. باشە کاکە عەبدوڵڵا، ئەزموونی بەڕێزان لە کێکەوە دەستی پێ کرد کەی بڕیارتاننا کە دەست بکەن بە خوێندنی قورئانی پیرۆز و لەگەڵیشە بە لەبەرکردن کە ئەم بابەتە زۆر گرنگە و کەسانێک حەزەکەن کە قورئانی پیرۆز لەبەر بکەن؟ ئەوەی کە بڵێ هەر لە مناڵیەوە سپاس بۆخوا ئەوشەی مزگەوتم کردووە و بە دیاریکراوی لە ساڵی 2021 بوو کە دەستم کرد بە خوێندنی قورئانی پیرۆز بە تەجویدەوە و سپاس بۆخوا لە ساڵی 2021 توانیم ئیجازەی تەجوید وەرگرم، عیلمی تەجوید، و بە هەمان شێوە لە ساڵەکانی تریشە ساڵی 2023 2024 سپاس بۆخوا بەرەو پێش بچوونێکی بەچاوم بەخۆوە بینیوە لەم بوارەدا. زۆر باشە. جەنابتان بۆ ڕاهێنان لەسەر دەنگخۆشی و گرنگترین ئەو شتانی کە پێویستن لە جوان خوێندنەوە و بە دەنگێکی خۆشەوە بخوێنی پێویستە چی بکری بۆ ئەمە؟ دەنگخۆشی ئێمە ئەتوانین بیکەین بە دوو بەشەوە. هەمانە خۆڕسکە، ئەم ئینسانە هەر لە مناڵیەوە خوای گەورە ئەم بەهرەی پێ ئەبەخشێت، دەنگێکی خۆشی هەیە، خۆی درگ هەست بەوە ئاکات و هەشمانە لە ڕێگەی تەقلیدکردنەوە کە ئەمە ڕێگاکی زۆر سەرکەوتووە کە حاڵی حاضر من بەکاری هەنم بۆ خۆم بۆ قوتابیەکانیشم. کاتێکە پێیان ئەڵێم ئێمە کۆمەڵێک ڕێگەمان هەیە، ڕێگای یەکەم تەقلیدکردنەوەیە. بە نمونە من بە قوتابیەکەم ئەڵێم بڕۆ تەقلیدی سەعد الغامدین بۆ بکەم چۆن سوورەتی فاتیحە خوێنە، ئەوی ژێتەوە ئەچێ مدێ خەریکە بێت تەقلیدە بێت، دوای کە گەڕایەوە بە نمونە شێخ سەعد الغامدی چۆن قورئان خوێنە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. بەم شێوازە کە ئەم فێر بوو بەم شێوازە سوورەتی فاتیحە بخوێنێت، ئەمە مقامێک فێر بوو، ئەمە مقامی نەهاوەندە، ئەمە حەوت مقامی ڕئیسیمان هەیە و پاش مندەیەکی تر پێڵین کە بچۆ لاسایی تەقلیدی یەکێکی تر کەرەوە، لاسایی یەکێکی تر کەرەوە. ئەمە چ کاریگەریەکی بێت ئەم لاسایکردن؟ ئەم ئینسانە ئەم زۆر گوێگرتنی بۆ ئەم قارەئە کە چێتەوە ماڵ و حتمەنە گوێی زۆر گوێی بۆ بگرێ. ئەم ئینسانە بە پێی مدەی کاتەکە بە پێی مروری زەمن فێری مەقاماتە بێ، کاریگەری هەیە لەسەر دڵخۆشی. ئێمە لێرە بابەسەکمان لەسەر دڵخۆشیە کە تەقلیدی کردەوە کە لاسایی کردەوە، ئەم ئینسانە فێری ئەنواع مەقاماتە بێ. و یەکێک لە ڕێگاکانی تر خوێندنی عیلمی تەجویدە. کەسێک کە تەجوید دەخوێنێت لە سەیە چل کاریگەری هەیە بۆ سەر دڵخۆشیەکەی. کاتێککە ئینسانێک بە تەجوید و قورئان خوێنێت و ئینسانێک بەبێ ئەوەی کە عیلمی تەجویدی خوێندێ قورئان بخوێنێتەوە جیاوازیەکی زۆری هەیە، فەرقێکی زۆری هەیە. بە تەواوەتی خەڵکی بەردەوام حەزەکەن گوێ بگرن بۆ یەکێک کە
قورآنەکەی مەزبوط بێ دەنگی خۆش بێ تەجوید بزانێ زۆرێگەن بەبێ گەڕانەوە بۆ تەجوید یان فێربوونی تەجوید هەر بەوەی کە بۆ ئەو گوێگرتنی کە جەنابەت ئاماژەت پێکرد و ممارەسەیەکی زۆر لەوەی کە گوێ لە قورئان خوێنی گرتووە ئەکرێ بڵین لەوانەیە کەم و کورتیە بێ لە خوێندنەوەی قورئانی پیرۆزدا یاخود زۆر بەباشی نەتوانێت بخوێنێتەوە بە بەراورد بۆی بە فێری زانستی تەجوید بێت ئەمەشمان هەیە بەڵێ زیاتر لە مزگەوتەکان ئەم حاڵەتانە زۆرن کاتێکە قوتابیەکە هەر لە سەرەتاوە لە مزگەوت لە خزمەت مامۆسایەکە ئەچێ قورئانە خوێنێتەوە مامۆساکەش علمی تەجویدی پێ ناڵێ بەڵکو قورئانەکە بە تەجویدەوە پێی ئەڵێت لە کۆمەڵێک چێتە خزمەت مامۆسایانی تر کە ڕاستەوخۆ قورئانەکە بە تەجویدەوە وەرەگرێت نەک ئەوەی سەرەتا بچێت تەجوید بخوێنێت و پاش ئەوان بچێ قورئانەکە بخوێنێتەوە زۆر باشە کاک دانیار پێم باشانێ قورئانمان بخوێنێ ئەگەر کاک عەبدوڵڵا بەڕێستان بتان هەندێک لە ئەزمانی قورئانمان بخوێنن. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها فأما الذين كفروا فيعلمون أنه الحق من ربهم وأما الذين كفروا فيقولون ماذا أراد الله بهذا مثلا يضل به كثيرا ويهدي به كثيرا وما يضل به إلا الفاسقين. کاک عەبدوڵڵا ڕۆژانە خۆت چەندێک کات تەرخانەکەیان بە دەرزبنەوە شەبێت چونکە ئەوەی من زانیارم هەبێت لە قسەکانیشتان ئاماژەت پێ کرد کە بەڕێستان خوێندکاریشتان هەیە. ئوستاز بۆخوای گەورە ئەو کەسانی کە تاڵیبی عیلمن و خۆیان سەرقاڵ کردووە بە قورئانەوە خوای گەورە بەرەکەت کاتەکەیانەوە بە نمونە من ڕۆژانە بڵێم 4 ساعات بۆ 5 ساعات من خەریکی قورئانە بم وەک لەوەی کە خۆم بخوێنمەوە لەبەری کەم و وەک لەوەی کە تەلەبەشم هەبێ کە من سپاس بخوای گەورە لە دەستگای نووری حیکمە هەم لەوێ دەرزە خوێنم هەم مامۆساشم بەپێی کاتەکانەوە لە ڕۆژێک و بۆ ڕۆژێکی تر ئەگۆڕێت. باش تا چەندێک گرنگە کە کەسێک خۆی قورئانی پیرۆزە خوێنەیان لەبەرێکە خوێندکاریشی هەبێ بۆی کە بتوانێت لەو عیلمە بەردەوام بێ وەمە کاریگەری کاتە هەم سەر خوێندنەوە و لەبەرکردنەکەی خۆشی. ئەکید ئینسان کە عیلمێک فێرە بێ ئەگەر بەردەوام مڕاجعی نەکاتەوە و دووبارەی نەکاتەوە بۆ خەڵکی تری باز نەکات ئەم زانیارانی بیرەچێتەوە زانیارەکان لە بیرەکرێن بۆیە بەردەوام پێویستە ڕۆژانە و ئەگەر ڕۆژانەش نەبێت بتوانانی لە هەفتەیەکە جارێک بۆ 2 جار بتوانانی ئەم زانیارانە بە خەڵک ڕابگەێنی هەم ئیسفادەکە بۆ خۆتە و هەم بۆ دەوروبەرەکەش. لەوێ لە دەستگای نووری حیکمە ئێوە فێری جوان خوێنەی قورئانی پیرۆزەکەن ئەو منداڵان یاخود ئەو کەسانێک کە دێن فێرە بنیان چۆنیە لەوێ بەپێی تەنزیماتە ئێمە لەوێ کۆمەڵێک بابەتمان هەیە هەم تەنها دەرزی قورئان نییە ئێمە لەوێ دەرزی تەجوید دەڵێنەوە دەرزی پەروەردە ئەڵێنەوە و چالاکی و کار و چالاکیشمان هەیە کە ئەمانە هەمی تەئسیری هەیە بۆ قوتابیەکانمان و سپاس بۆخوا کاریگەریەکی باشیشی هەبووە. مامۆستا لە گەڵ فێربوونی قورئانی پیرۆز جوان خوێندنەوەی تێگەشتن تا چەند گرنگایە و تا چەند گرنگیتان داوە بەوە هەم خودی خۆت هەم ئەوانەی کە لای جەنابتان فێرە بن؟ قورئان خوێندن ڕاستە تۆ بەشێکی پێویستە بە جوان خوێندنی قورئانەکەوە بەڵام لە 150 تری پێویستە بە واتاکەیەوە کە تۆ واتاکەی نەزانی باسی چیەکات بە جوانی ناچیتە ناو خوشوعەوە ناتوانیت بگەی بۆ پەڕی چێژی ئیمان کە ئەمە تەئسیرێکی زۆری هەیە لەسەری.
باشە مامۆستا عەبدوڵڵا تا چەندێک خۆتان معجبن بە قاریئەکان و چ قاریئێک هەیە ئێوە زۆر پێی سەرسام بن حەستان لە دەنگی بێت؟ سپاس بخوا ئێستا قاریئەکانمان زۆرە. یەکی لەوانە کە من زۆر پێی سەرسامم شێخ سەعد الغامدیە کە ماشاءڵڵا دەنگێکی نەرم دەنگێکی خۆش کە من زۆر هەر کاتێک گوێی لێ ئەگرم زۆر تێکەڵم لەگەڵی هەر کاتێک گوێی لێ ئەگرم تەواو لەم دنیاە ئەچمە دەرەوە ئەچمە دنیایەکی ترەوە کە چێژێکی ئیمانی هەبێ چێژێکی ڕۆحی هەبێ کە بتوانی بگەڕێتەوە ئەو سەردەمەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاەتەکانی بۆ دابەزیوە. بۆ خۆدی خۆت ئەم گوێگرت لەم قارە کاریگەری کردو سەر ئەوەی کە زۆر بە باشتر زۆر بە جوانتر قورآنی پیرۆز بخوێنیتەوە؟ کیت کاریگەری هەیە هەم لە ڕووی مسەیتەریەوە کاتێک کە تۆ تەقلیدی یەکێکەکەیتەوە لاسایی یەکێکەکەیتەوە هەم چێژێک زیاترە بەخشێ بە نوێژخێنان کاتێکم ئینسانە گوێی بیستێ بێ هەمان قاریئی بیرەکەوێتەوە و هەم بۆ نوێژەکەش تایبەترێکە بێ ئەم ئینسانە هەوڵەدات هەموو تواناکی خۆی بگاتە گەڕ بۆ ئەوەی بتوانێت بە تەواوەتی تەقلیدی ئەو مامۆسایە بکاتەوە. کام سوورەتەیە زیاتر ینی پێت خۆشە بەردەوام گوێی لێگریەگر بۆ یارمەشی بخوێنی ینی بە دەنگی سعد غامدی؟ سوورەتی کەهف بەڵێ ماشاءڵڵا ینی سوورەتی کەهف زۆر تایبەتە خوێنێت کە گوێی لێ ئەگری ئەتر تۆ بی کاتە خۆشەکانتەوە بیری ڕەمەزان تەکەوێتەوە بیری شەوانی قەدر تەکەوێتەوە و هەم سوورەتی کەهفیش ئێمە واجبە سنەتە لە سەرشانمان کە لە هەفتەیەکە جارێک بخوێنین. من زۆر بۆ سوورەتە معجبم کە شێخ سەعد الغامدیە خوێنێت. پێمان خۆشە وەڵڵا مامۆستا خزمەتە مامۆستا هەمیشە بخوێنی بۆمان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا فضربنا على آذانهم في الكهف سنين عددا. کاکە بڵات تا چەندێک گرنگە کە مراجعە بکەنەوە ئەو کەسانی کە بە تایبەتی حافظ قورئانن و تا چەندێک ئەمە کاریگەری هەیە لەسەر قورئان خوێندنەوەکەشیان؟ کاتێککە ئینسان قورئان با لەبەر ئەخوێنێت جیاوازەوە لەوەی کە لەسەر مصحف بخوێنێت یاخۆ لەبەر موبایلا بخوێنێت و زیاترم حاڵاتە بۆ ئیمامەتیەکانمان زۆر زەڕورە مراجعەکردن
چونکە بە تەواوەتی نوێشخانان لە دواوە وەکو ئاماژەمان پێکرد یەکسەر فەرقی پێەکەن کاتێکە ئەم ئینسانە بەلەبەر قورآنەکە بخوێنێت تامولەزەت و تاموچێژێکی زیاتری هەیە بە نوێژەکە وەک لەوەی لەسەر مصحەفێ بخوێنێت و هەم ئەو کەسەشی کە بەردەوام مڕاجعە کاتەوە دەردی ئەڵێن قورئان خوێندن ئێمە مێشکەکرێ بە دوو بەشەوە ئەبێ بەردەوام کەوتەوە ئەو کاتە ئەچێتە ئەو بەشەوە کە ئینسانەکان شتی بیر ناچێت بۆ نمونە سوورەتی فاتیحە ئینسان بە بەردەوامی ئەو نەئێڵێتەوە ئەو نەی وتۆتەوە ئەنی مستەحیلە جارێکە بێ بیری بچێتەوە یەکمان ڕاست مامۆستا تا چەند گرنگە هەر لە بیدایەتەوە منداڵ ڕابهێنێت بە قورآنی پیرۆز بۆ پێی جەنابەت ئەزموونە دێ لە منداڵیەوە بەشێکی ژیانە لەوانێ سەرقاڵ کردوێ بە خوێندنەوەی قورآنی پیرۆز تا چەند گرنگە خێزانەکان دایکان و باوکان ینی گۆشەیەک لە بیر نەکەن لە ژیانی منداڵیاندا بۆ قورآنی پیرۆز بۆ تێگەشتن لە قورآنی پیرۆز ئینسان هەتا تەمەنی بچووکتر بێ باشتر فێری قورآن خوێندن نەبێ بۆ بە دیاریکراوی بڵێن تەمەنی منداڵی چونکە ئەم منداڵە مێشکی مشغوڵ نییە بە بابەتی ترەوە جستەی هیلاک نییە ماندوو نییە جیاواز لەگەڵ کەسێک کە تەمەنێکی بەڕێ کرد بێ ئەزمموی ژیانی بینێ بێ با هەموو پیتەکانی عەرەبیش بزانێ فەتحە و کەسرە و ضەمە بناسێتەوە بەڵام دەردی وەلای خۆمان کە زۆربەی حاڵەتەکان تووشە بین ئەو ئینساناڵێ من تازە زمانم پێی ڕاهاتوە بەڵام ئەم منداڵەت جارە سەرەتایەتی ئەتوانی بەباشی دەرجەکانی پێ بڵێ و کۆنتترۆلی بکەیت چ مامۆستایەک هەیە کە زۆر هاوکاری ئەوەی کردبێیان کەسانێک کە چیان دەبێ بەم ڕۆژە و لێرەوە باس بکەیت تا چەندێک گرنگە کە مامۆستایان بەم شێوازە خەمخۆر بن لە خزمەت خوێندکارەکانیانە و کاریگەریان هەبێ لە سەریان من بە نسبەت خۆم و سپاس بۆخوا ئەوەی کە باسم کرد هەر لە مناڵیەوە ئەمشەی مزگەوتم کردووە و هەم لە مناڵیەوە لەگەڵ کۆمەڵێک مامۆسایەتێک هەڵبووم کە خوا گەورە پاداشی بەخێریان باتەوە بە بەردەوامی دەرزی قورئانیان پێوتوین و دەرزی پەروەردە ئامۆژگاریان کردوین و لەگەڵ ئەو مامۆسا بەڕێزانەی کە خەریکی ختمین لەگەڵیانە بە نمونە مامۆسا عوسمان مامۆسا یاسین و کۆمەڵێک مامۆسای بەڕێزی تر کە تەئسیریان زۆر بۆ من نانی ئەوانە بوونەتە سەبەبێک بۆ ئەوەی کە من ئەم ڕێچکەیە بگرم ئەی بابەتی گرنگیدانی خێزان تا چەندێک خێزان هەماهەنگ و هاوکارە لە بەرکردنی قورئانی پیرۆزەواتە ئەگەر کەسێک بیەوێ ئەم هەنگاوە بنێ ئەگەر خێزانەکەی پشتگیری بێ جیاوازی چیە لە کەسێک کە خێزانەکەی پشتگیری نییە ئەگەر ئینسانێک خوای گەورە پێیان ببەخشێ نیعمەتی ئیمانەکە کاریگەری زۆر هەیە لەگەڵ ئەوەکەوەی کە کەسێک کە ڕوو لە دین نەبن هەم لە ڕووی هەڵسو و کەوتیانەوە و هەم لە ڕووی شارەزامون لە عیلمەکەوە بە نمونە ئەگەر ئێمە بین بەراوردکەین لە نێوان کەسێک کە شارەزا بێ لە دینەکە و کەسێکیش کە دینی پشتگوێ خستە بێ پشتی کردبێتە دینەکەەوە ئەبینین خوای گەورە بەرەکەتە هاتە عیلمیەوە بەرەکەتە هاتە کاتیەوە بەرەکەتە هاتە سەرەت و سامانیەوە کە هەر نەک تەنها خۆی وەکو بە ماڵ و منداڵ و خێزانەکەشیەوە کاریگەریکی زۆری بەبەرچاوەوە بێ لە نێو خزمانە لە نێو کۆمەڵگایە و ئەگەر تەماشاشکەین کەسێکیش کە پشتی لە دینەکە کردبێ لە نێو کۆمەڵگایە ڕێزێکی وای نابێ ڕێز لە خۆی ناگرێ ڕێز لە دایک و باوکی ناگرێ لە خزم و کەسوکار بەڕاستی تەئسیری زۆرە ئەکید ئەگەر ماڵەوە تۆ پشتگیریت نەکەن تۆ ناتوانیت بەتەواوەتی کاتەکانی خۆ سەرخاڵکی بۆەوە من خوای گەورە پاداشی بەخێریان باتەوە هەم دایکم و هەم باوکم پشتگیریەکی زۆر مەکەن و باوکم تەنانەت پێوتم تۆ من تۆم داناوی بەمەلا نابێت تەنها ئیش بکەیتەوە خۆ مشغوڵ نەکەی بەم شتان و تۆ تەنها بێ خۆ سەرقاڵکەین بە عیلمەکەوە ئەگەر ئەمە زۆر بەدەنگمەن خوا بیە یەکێک باوکێکی وای پێ ببەخشێ یاخۆت بنەماڵەیەکی وا کە پشتگیریەکی تەواویکەن بۆ ئەوەی کە شارەزا بێ لە عیلمەکەەوە استیجابەی مناڵەکان چۆنە بۆ فێربوونی قورئانی پیرۆز بۆ جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز سپاس بۆخوا بە تامەزرۆیەن یعنی کە ئەم هەفتەیە دەرسیان پێڵێنەڵێن بڕۆنەوە بۆ دەرسی داهاتووەرەوە دوایی کەێتەوە پێمانەڵێ هەل لە یەکەم ڕۆژ و ڕۆژتە بوو ماڵ و خەریکی چی بوون چیان کردووە کاتەکانیان بەچیوە سەرقاڵ کردووە چۆن دەرسیان خوێندووە لە چی پیتێکا غەڵەت ینی بۆ پەڕی تامەزرۆ بۆ پەڕی حەزەوە دێن بۆ دەرزەکان ماوەسا تامەزرۆی چۆن دروستە بێ بۆ منداڵ خۆتەزانی حەزی بە کۆڵانە حەزی بەشتی ترە یاریکردنی ئایپادەمانەژە کرێ ینی بیکە بەڵام چی بکرد بۆی کە بێزار نەبێت لە خوێندنەوە
بێزار نەبێت لەوەی کە فێر ببێت لە قورئان بێن هەر زانستێکی دیکە بێ. ئەمەش پەیوەندی بە ئەزموونی مامۆساکەوە هەیە و پەیوەندی بە ئەزموونی دەستگاکانەوە هەیە کە تۆ جەوێکی وا بڕەخسێنی ئەم خوێندکارە کە هات بۆ ئێرە دەرزی خوێن بە تامەزرۆ چاوەڕێکە خێرا ڕۆژی دەرزی ئایندە بێتەوە بێتەوە بۆ هەمان شوێن کە ئەمە ئەتوانین بڵێن ڕێخستنی بابەتەکانە ڕێخستنی بەرنامەکانە کە تۆ وای لە کاریگەری هەبێ لەسەر ئەم مناڵانە کە بێنەوە بۆی دەرز بکەن. زۆر باشە ئەگەر بکرێ هەندێک ئاەتی ترمان لە قورئانی پیرۆز مەقامی تر ئەگەر بە شازی تر ئەگەر لە خەیاڵتا بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكأسا دهاقا لا يسمعون فيها لغوا ولا كذابا جزاء من ربك عطاء حسابا رب السماوات والأرض وما بينهما الرحمن لا يملكون منه خطابا يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. سلام خوش بێخۆ واسەیان بەرەو کۆتایی ئەڕۆین پەیامت چییە بۆ خێزانەکان بۆ موسڵمانان لە فێربوونی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە خزمەت قورئانی پیرۆز؟ داواکاریم هەیە زیاتر بۆ گەنجەکانمان کە بگەڕێنەوە سیرەی ژیاننامەی پێغەمبەری خوا بخوێننەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ڕەفتاری کردووە چۆن قورئانی خوێندووە چۆن قسەی کردووە و بەعام داواکارم لە دایکان و باوکان کە قوتابیەکانیان بناڵەکانیان بنێرنە ئەو ڕێکخراوە و بنکانەی کە دەرزی قورئانی تیا ئەوترێتەوە چونکە هەم پاداشتێکە بۆ قیامەتیان و هەم سود و قازانجێکە بۆ دنیاکەشیان. یاخۆ بەخێر بێ.